گروپە تیرۆریستیەکان هەر لە قاعیدە و تالیبان و هەروەها داعشیشکە لەم دواییانەیە بە دیاریکراوی لە سووریا و عێراق جێپێی خۆیان زۆر بە وەکو لە پێشتردا هەبوو لە سەرەتاکانی سەرهەڵدانی و لە 2014 جێپێی خۆیان زۆر لە سووریا و لە عێراقدا جێگیر کرد و لە گرنگترین و کاریگەرترین ئەو کردەوە تیرۆریستیانەی ئەو کردە و چالاکیانی کە لە ناو عێراقدا کردیان ئەو کاریگەری و پاشماوانەی بوو یاخۆ دە هێرشەی بووکە کردی سەر شنگال کە بەداخەوە ژمارەیەکی زۆر لە وڵاتیان تێدا بوونە قوربانی ژمارەیەکی زۆر لە خانمان و کچان و ژنانی شنگال کەوتنە دەستی تۆرسانی داعش دوای چەند ساڵێک بەشێکیان گەڕەنراونەوە و بەشێکیشیان تا ئێستا بێسەر و شوێن نوون بوون و بەدوایاندا دەگەڕێت دیارە لەسەر پرسی تیرۆر و هەروەها ئەو شڵەژانە ئابوووریانی کە لە نێو کۆمەڵگەیەک و لا نێو ناوچەیەکدا ڕوودەدات چ کاریگەریەکی لەسەر زیندوو بوونەوەی گروپا تیرۆریستیەکان دروستبوونی گروپی نوێش دەبێت لەو ناوچەیەدا لە نوێترینیشا گەر باس لە عێراق بکەین گروپە تیرۆریستیەکان لە کاتی شڵەژانە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە هەروە خۆپیشاندان و کۆمەڵێک ناڕزایەتی کە لە عێراقدا دەبێت ئەمانە تا چەند دەبنە هۆکارێک بۆ زیندووبوونەوەی شانەنووسەکانی داعش و هەروە دروستبوونی سەرهەڵدانی گروپی نوێ من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت و هەروەها ئەمڕۆژ دەزانین کە ساڵیادی بەداخەوە ئەو تاوان و بابەتە بوو کە ڕوبەڕووی شنگال بووە لەمڕۆدا من دوو میوانم دەبێت لەسەر پرسی ژنان و ئەو ژنانیشی کە ڕزگار بوون لە دەست تیرۆریستانی داعش لە ڕووی دەرونیەوە چۆنێتی هێنانەوە و مامەڵەکردن لەگەڵ ئەم ژنانەدا چۆن کاری لەسەر کراوە هەروەها هەر لەسەر پرسی شنگال دەمێنمەوە لە ڕووی ئیداریەوە چۆن ئاوردراوەتەوە لە شنگال ئێستا بی ئەو شوێنی شنگال لەبارە بۆ ژیانکردنی هاوڵاتیانی شنگالی کە بەداخەوە ئەو قوربانیە گەوریان لێکەوتەوە چی کراوە بۆ بە جینۆساید بۆ بە ئەنفال بۆ کەیسەکەیان کە لە جیهاندا بەهۆ پیسێکی تایبەت مامەڵی لەگەڵدا بکرێت لەسەر ئەم بابەتانە من میوانی تایبەت مەوێت و گفتوگویان لەگەڵدا دەکەم لە تەوریەکەمەوە دەست پێ دەکەم لەسەر گروپە تیرۆریستیەکان لە قاعیدە و تالیبان و هەروەها داعش و پێشینەکانیان ئامانج لە دروستبوون و هەروەها ئەگەر هۆکارێکی تایبەتیە بێت لە دروستبوونی ئەم گروپانەدا خۆی لە چیدا دەبینێتەوە و دواتر نەمان و پوکانەوەی ئەم گروپە تیرۆریستیانە با چ ئامانج و مەبەست و ئەجندایەکە هۆکار و دەستێکی دیارکەی لە پشتە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم بەڕێز نیاز سعید کە بەڕێزیان توێژەری ئیسلامی سیاسین ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاک نیاز زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر لە سەرەتایی باز لە مێژووی دروستبوونی قاعیدە بکەین هۆکارەکانی و مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە چه هەلومەرجێ وای کرد کە گروپێکی لەم جۆرە دروست بن دواتر کاریگەری لەسەر جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ژەبێ سەرەتا سوپاس بۆ بانکێشکردنم بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە بۆ گفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێکی تایبەت بە ڕێکخراوی نێودەوڵەتی قاعیدە و بە پرۆسەی کوژرانی دکتۆر ئەیمەنە زەواهری ئەمیری دووەمی ڕێکخراوی قاعیدە سەرەتا ئەمڕۆ کە هەشتمین ساڵ ڕۆژی ڕووداوی کارەساتی تراژیدی شنگالە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهید و بۆ هەموو قوربانیەکانی ئەو تراژیدیایەدا ئەنەوێنم و لێرەوە نەفرەت و ڕسوایی ئەنێرم بۆ ئەو ڕێکخراوەی کە هەستا بەم کردەوە تیرۆریستیە بەم جینۆسایدا کە لە جیهانە دەنگانەوەیشی گەورەی هەبوو ئەویش ڕێکخراوی داعش کە هەستا بەم تاوانە گەورەیە سەبارەت بە پرسیارەکەت ڕێکخراوی نێودەوڵەتی قاعیدە ئەتوانین بڵین بە سێ قۆناغا تێپەڕیوە لە سێ وڵاتی جیاوازە یەکەمین جار لە ساڵی 1970 هەنگاوی یەکەمی دەست پێکات پاش ئەوەی کە ڕووداوێک ڕوویا لە کۆتاییەکانی ململانەکانی جەنگی سارد پاش لەشکرکێشی سوپای سۆڤێت بۆ ناو خاکی ئەفغانستان لێەوە وەکو کاردانەوەیەک لە بەرامبەر ئەو لەشکرکێشە سەربازیە بە هەماهەنگی وڵاتەکانی ئەمریکا، مسر، پاکستان، سعودیا شتێکیان هێنایە کایەوە بە ناوی جیهادی ئیسلامی بۆی سوود لە ئایدۆلۆژیای ئیسلام وەربگرن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو لەشکرکێشی سۆڤێت لەو ڕێگەیەوە ئاسانکاریێکی زۆر کرا بۆ ئەوەی لە پاکستانەوە ئەو جیهادە دەست پێ بکات. شاری پیشاوەر کە شارێکی سنووریە کرایە بنکەیەک بۆ کۆکردنەوەی ئەو هەموو مجاهیدەکە لە وڵاتەکانی ترەوەیان ئەو هەموو مجاهیدە خەڵکی وڵاتی جیاجیا بوون لیان ئەکوژرا لیان برینارەکرا لیان سەرۆنگومە بوو کێشە دروست بوو لەسەرەوەی کە لەسەر ئەمانە هیچ داتایەک و هیچ زانیاریەک نییە
ئەو کاتە ڕێکخراوێک هەبوو کە ئوسامە بن لادن پێشووتر لە ناوەڕاستی هەشتاکان لە پیشاوەر دایمەزاندن بوو بۆ کاروباری خێرخوازی بە ناونیشانی نووسنگەی خێرخوازی مجاهیدان. ئەم نووسنگەیە هەستا بنکەیەکی کردەوە بۆ کۆکردنەوەی زانیاری و داتا لەسەر هەموو ئەو عەرەب ئەفغانانەیە هەموو ئەو مجاهیدانەی کەیان لەوێ بەشداریەکەن و ئەچنە ناو خاکی ئەفغانستان بۆ شەڕکردن. ئەو بنکەیە بە زمانی عەرەبی ناونرا سجل للقاعدە تۆمارێک بوو. ئەمە هەنگاوی یەکەمی قاعدەیە کە لە شاری پیشاوەر دروستکرا. ئەمە خایانی تاکو ساڵی 1992 ئەمە قۆناغی یەکەمە دیارە قاعدە بە سێ قۆناغا تێپەڕیەوە. قۆناغی دووەم لە 92 دەست پێیەکە تاکو ساڵی 1996 لە 1970 تا 92 ژمارەیەکی زۆری عەرەب ئەفغان ناویان تۆمار بووە بوونەتە خاوەنی ئەزمونێک بۆ شەڕکردن یەکتر ئەناسن. ئوسامە بن لادن زانیاری و داتاکانی کۆکردوێتەوە. لە دوای ساڵی 92 ئوسامە بن لادن بیر لەوە کاتەوە هەروەها بە کاریگەری دکتۆر ئەیمن زەواهری کە ئەم ئەزمونەی جیهادی ئەفغانستان بگواستنەوە بۆ باکووری ئەفریقیا بە تایبەتی ئاراستەی کەن بەرەو وڵاتەکانی مصر و لیبیا و تونس و یەمەن و سۆماڵ و ئەوانە بیریان لەوە کردەوە. ئەوەشیان قۆستەوە کە حکوومەتێکی ئیسلامی لە سۆدان لە کۆتایی ساڵی 1970 بە کودێتە هاتۆتە سەر حکوم. حکوومەتێکی ئیسلامیە داڵدەی یان ڕێی پێیان سۆدان بکەنە بنکەیەک دیارە کێشە دروست بوو. اینجا بە ناچاری ئوسامە بن لادن و ئەو ڕێکخراوە ئیسلامیانیان لە سۆدان دەرکرد کە دەریان کردن لە 92 تا 96 لەوێ ون ساڵی 96 ڕویان کردە ئەفغانستان. ئەو کاتێککە ڕویان کردە ئەفغانستان بزوتنەوەی تالیبان لە ساڵی 94 ڕاگەێنرا و توانیوی دەست بەسەر دوو لە سەرسی خاکی ئەفغانستانە بگرێت. ئەعلانی میرنشینێکی ئیسلامی کردبوو و عەرەب ئەفغانەکان بەشێک کەما بوونەوە لە ئەفغانستان لە ساڵی 94 تا 96 کە شەڕ لە نێوان تالیبان و لە نێوان جەبهەی بەرەی باکوور ڕوویە عەرەب ئەفغانەکان لێەوە بەشدار بوون لەگەڵ تالیبانە. لێەوە پەیوەندی نێوان تالیبان و ئەوان دروست بوو. لە دوای ساڵی 96 قاعدە چووە قۆناغی دووەمەوە کە چووە ناو خاکی ئەفغانستان. لەوێ لە ئەفغانستان یەکەم شت کە ئوسامە بن لادن کردی لە ساڵی 96 جیهادی ڕاگەیان لە دژی ئەمریکا. پاشان لە ساڵی 98 15 بەرەیەکی جیهانیان ڕاگەیان بە ناوی بەرەی جیهانی ئیسلامی بۆ ئیعلانکردنی جیهاد لە دژی خاچپەرست و لە دژی جوولەکە. ئەوە بوو لە دەرەنجامی ئەم جەبهەیە لە مانگی هەشتی ساڵی 98 دوو باڵوێزخانەی ئەمریکایان لە باکووری ئەفریقا تەقانەوە. پاشان بەردەوام بوون لە ساڵی 2001 لە 11 ئەیلول کردەوەکانی 11 سپتەمبەریان ئەنجام هێندە بەهێز بوون کە ئەم هەلوو مرجانە کە بتوان ئامانجەکانیان بپێکن و هەلوو مرجی لەبار بوو دروستبوونی ئەم گروپە تیرۆریستیانە چییە؟ ئەوان نەیانتوانی و ئامانجەکانیان بهێنەدی ئەوان تەنها کردەوەی تیرۆریستی باش ئەنجام بدەن کاریگەری تا ئێستاش ماوە کردەوە تیرۆریستەکانیان سنووردار بووە. توانیوانە دوو باڵوێزخانە بتەقێنەوە توانیوانە ڕووداوەکانی 11 سپتەمبەر ئەنجام بند لەگەڵ چەندین کردەوەی تر بەڵام ڕێکخراوێکە نەیتوانی و ئامانجەکانی خۆی بێنێتەدی بەڵکو لە دوای ساڵی 2001 لە دوای شەڕی ئەفغانستان هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی لە دژی تیرۆر ڕاگەیەندرا بە سەرکردایەتی ئەمریکا و پەیمانی باکووری ئەتلەسی قاعدە لەو کاتەوە ڕۆژ بە ڕۆژ لە لاوازبوون و لە داکشانایە لە لاوازبوونایە لە ساڵی 2001 لە پاییزی 2001 قاعدە و تالیبانیان بەیەکەوە لە ئەفغانستان هەڵتەکانی تر لەوە قاعدە چووە قۆناغێکی ترەوە کە قۆناغی پارتیزانیە تا ئەو قۆناغە تا ئەو کاتە لە ناو ئەفغانستانە بنکەی جەگیری هەبوو بە ئاشکرا ئیشیە کرد مەشقی ڕاهێنانی سەربازی هەبوو چەندین دام و دەستگای تری هەبوو بەڵام لە دوای ئەوە کەوتە پارتیزانی کەوتە سەر سنوورەکانی پاکستان ئێران ئەفغانستان مایەوە تا ساڵی 2021 کە حکوومەتی کە تالیبان دەستی بەسەر ئەفغانستانە گرتەوە جارێکێتە تالیبان گەڕایەوە حکوم قاعدە ئەو هێزیان تالیبان بەڵێ زۆر بەهێزتر بووە لەبەرەوەی دەوڵەتی ئەفغانستانیان بۆ هەموو توانایەوە کە لە ماوەی 2001 تا 2021 کە هەموو ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان و ئاژانسە نێودەوڵەتیەکان و وڵاتانی جیهان کۆمەکی حکوومەتی ئەفغانستانی پێشویان کرد هەمووی بەجەمای بۆ تالیبان بەتایبەتی ئەو هەموو چەک و جبەخانە سەربازی زۆرە کەوتە دەستیان تالیبان کە هاتوتۆ سەر حکوم ڕێکەوتنامەیەکی لەگەڵ ئەمریکایە کردووە بە ناونیشانی ڕێکەوتنامەی دۆحە لە ساڵی 2020 لە شوباتی 2020 بە جۆرەی ئەو ڕێکەوتنامەیە بڕیارە کە تالیبان بە هیچ شێوەیەک ڕێگە نەیە جارێکی تر ئەفغانستان ببێتەوە بنکەیەک بۆ ڕێکخراوی نێودەوڵەتی قاعدە تاکو لێەوە خاکی ئەفغانستان بەکاربێنێ بۆ
پلان داڕشتن و نەخشەدانان بۆ ئەنجامدانی کردەوەی تیرۆر و بۆ کردنی ئەفغانستان بە بنکەیەک بە چەشنی ساڵی 96 تا 2001 ئەو ڕێککەوتنە هەیە لە نێوان تالیبان و لە نێوان حکوومەتی ئەمریکای مودێک دەزانی کە گروپە تیرۆریستیەکان تالیبان قاعیدە ناویان ناهات بە ئوسامە بن لادنیشەوە تا ئەو کاتی کە ئوسامە بن لادن لەلایەن ئەمریکاوە کرایە ئامانج و کوژرا لە هێرشێکی تایبەتە لە دوای ئەو کە جێگرەوەی زەواهیری بوو زەواهیری توانیوێتی تا ئێستا و تا ئەو سادەی کە کوژراوە وەکو قاعیدەیەک وەکو سەرۆکی ئەو حیزبە و ئەو گروپە توانیوێتی هەمان ڕێوشێن و هەنگاوەکانی ئوسامە بن لادن جێبەجێ بکات هەرگیز قاعیدە لە دوای ساڵی 2001 لە دوایەوەی کە هەڵتەکێنران کە دوایەوەی پەرتەوازە بوون ژمارەی زۆریان لێ کوژرا ژمارەی زۆریان لێ بەدیل گیرا لێ پەرتەوازە بوون و بڵاو بوونەوە قاعیدە ڕوو لە داکشان بووە تاکو ئێستا بەردەوامە ئەو کاتەشی کە ئوسامە بن لادن کوژرا قاعیدە هەر لاواز بوو بەڵام لە دوای کوژرانی ئوسامە بن لادنەوە قاعیدە دیارە لاوازتر بووە چەندین فاکتەر و هۆکار واکە کە قاعیدە لاوازتر بێ یەکەمیان بەردەوامی شەڕی تیرۆر لەسەر ئاستی نێودەوڵەتیە کە بە سەرکردایەتی ئەمریکا و چەندین وڵاتی گەورە و کاریگەرتیا بەشدارە شەڕی تیرۆر لە هەموو جیهانە دیارە ڕێکخراوی قاعیدە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لقوپۆپی لە چەندین وڵاتە هەیە لە هەر وڵاتێکە بەهێز هەبوو بێتن کردەوەی تیرۆریستیان کردبێ لێ دراون ئەگەر لە یەمەن بێ ئەگەر لە لیبیا بێ ئەگەر لە عێراق بێ ئەگەر لە ئەفغانستان بێ ئەگەر لە پاکستان بێ ئەگەر لە ناوچەکانی کەنار و بیابانی ئەفریقا بێ لە هەموو ئەمانە قاعدە کراوەتە ئامانج و لێ درا و لاواز بووە بەردەوامی شەڕی تیرۆر قاعدەی لاواز کردووە چونکە هاوسەنگی هێز هەرگیز لە بەرژەوەندی قاعدە نییە تۆ پەیمانی باکووری ئەتلەسی ناتۆ بە سەرکردایەتی ئەمریکا ڕێکخراوێکی بچووک کە لە قۆناغی نهێنیە و خەباتی پارتیزانیەکە و توانای سەربازی مەحدودە چۆن نەتوانێت خۆی بگرێت لە بەرامبەری تەنانەت ڕێکخراوی قاعدە نەیتوانی هاوسەنگی ترس دروستکات کە هاوسەنگی هێزی بۆ نایەتە دی نەشی توانی هاوسەنگی ترس دروستکە ینی بتوانێت کۆمەڵە کردەوەی تری تیرۆریستی گەورە ئەنجام بە بۆی بەوە هاوسەنگی ترس دروست کاتەوە لە بەرامبەر ئەو باڵا دەستیەی پەیمانی ناتۆ ئەمریکا لە بەرامبەری هۆکاری تریش قاعدەی لاواز کردووە ململانێ و ناکۆچیە ناوخۆیەکانی خۆیان بۆ نمونە جیابوونەوەی داعش کە لە ساڵی 2013 ڕاگەیەندرا یەکەم جار یەکگرتنی لقی عێراق و سووریای ڕێکخراوی قاعدە بوو دواتر ئەمان لە قاعدە داماڵدران ینی خۆیان وازیان لە قاعدە هێنا پشتیان کردە قاعدە بوونە ڕێکخراوێکی نێودەوڵەتی دواتر داعش لە ساڵی 2014 پاشەوە شاری موسڵیانگەر ئیعلانی خلافەتیان کرد و دەوڵەتی ئیسلامیان ڕاگەیان اینجا دەوڵەتی ئیسلامی بە ئاراستەیە ئیشی کرد ببێتە بەدیلی قاعدە لە جیهانە بەشێکی بەرچاو لە لق و پۆپەکانی قاعدە لە جیهانە بەیعەتیان نەبەداعش تا ڕادەیەک بەڵێ تا ڕادەیەک زۆربەی لق و پۆپەکان و بنکەی جەماوەری قاعدە لە عالەمە بووە داعش و داعشیش هەر لاواز بووە لەبەروی داعشیش بەشێکە لەو شەڕەی کە هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی تیرۆر ئیشی لەسەر داعشیش کردووە داعشیشیان لاواز کرد هەڵیان تەکانن لە عێراق لە سووریا لە وڵاتەکانی تر لە هەر وڵاتێکی تر کە لق و پۆپی هەیە لەبەرەوە هۆکاری تریشەیە کەوای کردووە کە قاعدە لاواز بێت ململانی ناوخۆیەکان لە ناو قاعدەشە ململانی ناوخۆی هەیە لە ناو قاعدە ناکۆچی هەیە بۆ نمونە لە ساڵی 2007ەوە بەشێکی بەرچاو لە سەرکردە و فەرماندە گەنجەکانی قاعدە لە جیهانە لە لقەکانی قاعدە لە ساڵی 2007ەوە داواکەن کە ئەیمەن زەواهری دەست هەڵبگرێت لە ڕابەرایەتی کردنی قاعدە پێیان وایە کەسێکی بێ ئەزمونە لە ئاستی بەڕێوەبردننی ڕێکخراوی قاعدە نیە قاعدە لەسەر دەستی ئەوە لاواستر بووە دەشە سەرکردێکی تر بێتە شوێنی زەواهری و ئامانجەکانی ئەندامانی مەرجنیە ئامانجەکان بێنێتەری بەس بە دڵنیایی سەرکردەیەکی تریەتە جێگەی چونکە لە ئەمە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە پێویستی بەوەیە کەسێکی تر ببێتە ئەمیری گشتی ڕێکخراوەکە کە ئەو ڕێکخراوە هێشتا لەسەر پێیوەستا و توانای ژموژوڵی هەیە ئەو ڕێکخراوە هەیە بوونی هەیە بەڵام بوونەکەی ئێستا لە قۆناغی نهێنیایە لە پارتیزانیایە لە خۆشاردنەوەیە پێچەوانەی فترەی ساڵی 96 تا 2001 کە لە ئەفغانستان بوو بنکەی هەبوو سەربازگەی مەشقی هەبوو بارەگای سەرکردایەتی هەبوو ئەوە ئێستا جیاوازە ئێستا زیاتر لە ناوچە سنووریەکانی پاکستان
ئەفغانستان کە ناوچەی شاخاوی سەختن ناوچەی نەتەوەی بشتۆنن زۆر سەختن لەوێ بوونیان هەیە و زایدەن ئێستا کە تالیبانیش باڵادەست بووە چکە ئەمان لە مێژە پەیوەندیان لەگەڵ بزوتنەوەی تالیبانە هەیە. گەربینە سەر پەیوەندی بەسی لە داعش و پەیوەندی بە قاعیدەوە کرد قاعیدە و تالیبان چ پەیوەندیەکان بەیەکەوە هەیە جیاوازی ئەم دوو ڕێکخراوە چییە؟ پرسیارەکە دوو پرسیارە یەکەم پەیوەندی نێوانیان دووەم جیاوازیان سەبارەت بە پەیوەندی نێوانیان پەیوەندی نێوان قاعیدە و نێوان بزوتنەوەی تالیبان ڕێگ و ڕیشەیە گەڕێتەوە بۆ هەشتاکانی سەدەی ڕابردوو بزوتنەوەی تالیبان سەرەتا ئەو گەنجە خوێندکارە ئەفغانیانەی نەتەوەی بشتۆن بوون کە باوکیان مجاهید بوو شەڕیان نەکرد کە سوکار هاتبوو نەدیوی ئەمدی لە پاکستان لە خێوەتگاکانی ئاوارەیە بوون لەوێ خوێندنگیان بۆ کردبوونەوە ڕێبازێکەیە یا خوێندنگەیەکەیە لە ناو نەتەوەی بشتۆن پێوتێ خوێندنگەی دیوبەندی خوێندنگەی دیوبەندی لە ڕێبازی ئایدۆلۆژی قاعیدەوە زۆر نزیکە کە ڕێبازی ئایدۆلۆژی قاعیدە بریتە لە ڕێبازی سەلەفی جیهادی زۆر لە یەکەوە نزیکن لە مەسەلەی تەکفیر و لە مەسەلەی چەسپاندنی شریعەت و لە فقی ئیسلامی و لە چەسپاندنی دارالئیسلام و لە تەکفیر و لەمانە زۆر لە یەکەوە نزیکن یعنی ئایدۆلۆژیەکەیان زۆر لە یەکەوە نزیکە و بەشێک لەو عەرب ئەفغانانە کاتی خۆی لە هەشتاکانەوە ئەم گەنجانەی ئەم قیادانەی ئێستای تالیبانیان بە خوێندکاری و بە گەنجی ناسیوە لە شاری پیشاوەر هەم خزمەتگوزاری خێرخوازی و خزمەتگوزاری تەندروستی و خوێندنی ئاینی و کۆمەک و ئەوانیان پێشکەش کردوون و ئایدۆلۆژیەکەیان نزیکە ئەمە سەرەتاکانە دواتر ئەمانە بزوتنەوەی تالیبانیان لە ساڵی 1994 دروست کرد ئەم گەنجانە لەژێر کاریگەری قاعیدەیە بزوتنەوەی تالیبانیان دروست کرد پاشان ئەو عەرب ئەفغانانە بەشێکیان لەناو ئەفغانستان مابوونەوە ئەوانە لە کە ساڵی 94 تالیبان خۆی ڕاگەیان شەڕی ناوخۆ دەستی پێکرد لە نێوان تالیبان و بەرەی باکوور کە بەرەی باکوور لە تاجیک و لە ئۆزبەک و لە شیعە هەزارەکان پێگاتە بوو ئەمانە جەبهەیەک بوون سەر بە ئێران بوون هاوسەنگی هێز گۆڕا بە بەرژەوەندی تالیبان دەستی بەسەر زۆربەی خاکی ئەفغانستان نەکرد عەرب ئەفغانەکانی ناو ئەفغانستان کە مابوونەوە لە کابول و لە قەندەهار و لە خۆست و ئەمانە پشتیوانی تالیبانیان نەکرد لە شەڕەکانە ئەزمونیان هەبوو بەشداری شەڕیان کردووە پاشان لە ساڵی 96 کە تالیبان ئیعلانی میرنشینی کرد میرنشینی تا ئیسلامی کرد لە ئەفغانستانە یەکەم لایەن کە اعترافی بۆ میرنشینە کرد و بەیعەتی یایە ئوسامە بن لادن و سەرکردایەتیەکانی قاعیدە بوون ئەوە بوو ئوسامە بن لادن لە ساڵی 96 لە سۆدان دەریان کرد کە دەریان کردن تالیبان دەرگای ئەفغانستانی بۆ خستنە سەر پێشوازی گەرمی لێکردن ڕێی پێیان بنکە بکەنەوە لێەوە علاقە دروست بوو پاشان لە ساڵی 98 تالیبان ڕێی بە ئوسامە بن لادن و ئەیمەن زەواهریە کە جەبهەیەکی بەرەیەکی هاوپەیمانی نێودەوڵەتی دروستکە ئێستا باسیەکەم پەیوەندی ڕێکخراوێکیان دروست کرد بەرەیەک بەناوی بەرەی جیهانی نێودەوڵەتی بۆ جیهادکردن لە دژی خاچپەرست و لە دژی جوولەکە ئەمە لە ساڵی 1998 پاشان ڕێیان نا بە قاعیدەکە هەموو ئەندام و لایەنگرەکانی لە وڵاتەکانی تری جیهانی ئیسلامیەوە بێنێ بۆ ئەفغانستان مەشکان پێ بکە پاشان گرنگترین شت کە ئەوە نیشانەیە بۆ بەهێزی پەیوەندی نێوان قاعیدە و تالیبان ئەوەیە کە لە ساڵی 2001 پاشکردەوەکانی 11 سپتەمبەر ئەمریکا و وڵاتە گەورەکان نەتەوەی گرتوەکان گوشاریان خستە سەر بزوتنەوەی تالیبان کە حکوومەتی ئەفغانستانی بەدەستەوە بوو ئوسامە بن لادن و سەرکردایەتی قاعیدە تەسلیم کات ئەجینا لێ ئەدرێن قاعی تالیبان ئامادە نەبوو تەسلیمێکە یعنی تالیبان حکوومەتی خۆی کە لە 96 ڕێگەیان و دانا لە پێناوی ئوسامە بن لادنە پەیوەندیەکەیان بەهێزە بەڵام ئێستا تالیبان بۆ تا حکوومەت بۆ تا پارتی تاکڕەوی فەرمانڕەوە لە ئەفغانستان بەڵام ئەم تالیبانی ئێستا جیاوازترە لە تالیبانی 96-2000 جیاوازەکەی ئەوەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی سیاسەتی دەرەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ ئەمریکا وڵاتانی دەوروبەر لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانی تری ئەفغانستان چکە ئەفغانستان لە زیاتر لە نەتەوەیەک پێگاتووە ئاینزای شیعی تایە نەتەوەی جیاوازی تایە و تالیبانی 96-2001 زۆر توندڕەو بوو تالیبانی 96-2001 ئامادە نەبوو سازش لەسەر هیچ یەشێک لە پرانسیپە ئایدۆلۆژیەکانی خۆی بکات باشە بە ئامانجگرتنی زەواهری دەزانین کە ڕەنگە بە هەر هۆکارێک بێت وڵاتانی نێودەوڵەتی و ئەمریکای زلهێز و زەبەلەح کە بەیەکێک لە وڵاتە زۆر گەورەکان دادەنرێت لە ڕووی هەواڵگریەوە چنێکە بۆچی زەواهریان نەکردۆتە ئامانج
یاخود ئەگەر باز لە هۆکار و بە ئامانجگرتنی هەواڵگری بڵین بە ئامانجگرتنی لەم ئالوساتیا بۆ چێ گەڕێتەوە و هیچ پلانێکی یاخود هیچ یاریەکی نێودوڵەتی لە نێوان کوشتنەکەی و بە ئامانجگرتن و هەروە پلانی دیکی سیاسی لە پشتەوەیە. دکتۆر ئەیمەن زەواهری لە دوای ساڵی 2011 لە دوای کوژانی ئوسامە بن لادن بۆتە ئەمیری گشتی ڕێکخراوی قاعیدە. پێش ئەوەش ئەو یەکێک بووە لەو سەرکردە داواکراوانەی قاعیدە کە ئەگەر هەر کەسێک زانیاری گرنگی سەلمێنەر بدا بە دەستگای هەواڵگری ئەمریکا ببێتە هۆی گرتنی یان کوشتنی ئەوە 25 میلیۆن دلار خەڵات وەرەگرێ، یعنی تازە نییە دەمێکە ئەمریکیەکان بە دوایەوە کە بیدۆزنەوەوانێ. دیارە ئەوان سوودیان لە جغرافیای سەربازی ناوچە سنوورەکانی پاکستان ئەفغانستان وەرگرتووە کە ناوچەی نەتەوەی بشتۆنن، ناوچەی سەختن، پڕن لە ئەشکەوت و پل و کەلەوەر و حەشارگە و نەتەوەی بشتۆن نەتەوەیەکی تومی داخراوە، نەتەوەیەکی زۆر هاوسۆز و پشتیوانی قاعیدە و تالیبان بوون. لەبەرەوە توانیوانە داڵدەیبن. ئەیمەن زەواهری کە کوژرا بە ڕسمی دوێنە سەرۆکی ئەمریکا و وتەبێژی کۆشکی سپی بە ڕسمی ڕایانگەیان کە توانیوانە دکتۆر ئەیمەن زەواهری بکوژن بە بۆ چوونی من لە سێ ئەگەر دەرناچێت. یەکەم پێش ئەوەی باسی ئەگەرەکان بکەم یا گریمانەکان بکەم، ئەمە لە پرۆسەیەکی هەواڵگریە کوژراوە، یعنی لە شڕێکی سەربازی مەیدانی ڕوبەڕووبوونەوە نییە، ینی پێش وەخت دەستگای هەواڵگری زانیاری لەسەری کۆ کردوێتەوە دڵنیا بووە کە ئەمە شوێنی نیشتەجێبوونێتی و لەم کاتەشە لەو ماڵە ئامادەیە توانیوانە پلانێکی بۆ داڕژن و بیکوژن. ئەمە گزارش لەوەکە لایەنێکەیە کە زانیاری هەواڵگری وردیاوە بە دەستگای هەواڵگری ئەمریکا. ئەمە چێیە؟ بە بۆ چوونی من خۆی لە سێ ئەگەرە سێ گریمانە ئەبینێتەوە. یەکەمیان ئەوەیە کە دەستگای هەواڵگری ئەمریکا توانی بێتی لە ڕیزەکانی قاعیدا یان لە ناو ڕیزەکانی تالیبان بە احتراقی کردبێت، دزەی کردبێ و خەڵکی کەسب کردبێ بۆ دەستگای هەواڵگری ئەمریکا لە ڕێگەی ئەوانەوە توانی بێتی بگاتە شوێنی نیشتەجێبوونی ئەیمەن زەواهری. ئەمە ئەگەری یەکەمە. ئەگەری دووەم ئەو خانووی کە ئەم خاڵە زۆر گرنگە، ئەو خانووی کە ئەیمەن زەواهری تیا کوژراوە، ئەو خانووە لە ناو شاری کابۆل لە پایتەخت لە گەڕەکێکە پێوتێ گەڕەکی دیبلۆماسکاران. ئەم گەڕەکێکە پێشووتر ماڵی لێپرساوانی باڵای حکوومەتی ئەفغانستانی تیا بووە پێش 2008 پێش 2021 گەڕان مانگی هەشت گەڕانەوە و لەو گەڕەکە بەشێکی زۆر لە قیاداتی تالیبان نیشتەجێن، بەشێک لە باڵێزخانەکان و کنسولەتەکان لەوێن. ئەو خانووی کە ئەوی تیا کوژراوە خانووی کەسێکە نزیکە لە وەزیری ناوخۆی ئەفغانستان بە وەکالەت کە کەسێکە بە ناوی سەراجەدین حەقانی کە ئەمە کوڕی شێخ جەلالەدین حەقانی ڕابەری گشتی هێڵی حەقانیە کە لە ساڵی 2023 چوونەتە پاڵ بزوتنەوەی تالیبان. و ئەم خانووە لە ناوچەیەکایە پێشووتر ئەم ناوچەیە پێشووتر باڵوسخانەی ئەمریکا زۆر نزیک بووە لە ڕووی جوغرافیەوە، بنکەی بارگای ناتۆ زۆر نزیک بووە. ئەیمەن زەواهری بە دڵنیایی کاتێک چۆتە ئەم خانووە لە دوای گەڕانەوەی تالیبان چۆتە ئەم خانووە چکە پێشووتر نەیتوانیوە بچێتە ناوی. ئەمە نیشانەی ئەوەیە زانراوە. خاڵی سێەم بە کورتی ئەگەری ئەوە هەیە دەستگای هەواڵگری پاکستان کە دەستگای هەواڵگری پاکستان ئیش زۆر لەسەر قاعیدە و تالیبانەکە و هەم پێگەی هەیە، هەم سەرچاوی هەواڵی هەیە، هەم ئاسانتر و خێراتر و لێزانانەتر ئەتوانێت زانیاری بە دووادا چونکە دەستگای هەواڵگری پاکستانێکێکە لە دەستگا هەماهەنگکەر و هەرە هاوکارە بە هێزەکانی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی شەڕی تیرۆر بە تایبەتی لە ڕەنگە ئەمە خاڵە زۆر گرنگەکە و جەوهریەکەش بێ لە نێویاندا کاگنیێس پێ ئەچێ منیش ئەم ئەگەریان بە ئەگەرێکی زۆر نزیک ئەبینم. زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمانە ئامادە بوویت. دیارە پرسەکە و بابەتەکەش ڕەنگە لە 20 دقە و 25 دقە زیاتر هەڵبگرێ. من زۆر سپاسی بەڕێز نیاز سعید کە بەڕێزیان توێژەری ئیسلامی سیاسی بوون، ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون، ماندوو نەبن. دووبارە سپاس.